بارزانی و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد. نووسینی مەسعود بارزانی. بەرگی سێیەم بەشی یەکەم 1961 بۆ 1975. شۆڕشی ئەیلول. شۆڕشی ئەیلول 1961 بۆ 1975. بەشی دووەم زستانی 1961 بۆ 1962. لە ئاخرۆخری ماگی دەی ساڵی 1961دا ناوچەی کانی ماسی بە تەواوی لە هێزی پۆلیس و جاش پاکرایەوە و لەشکری شۆڕش دەسەڵاتی تەواوی خۆی بەسەر بەرواری باڵا دەسەپاند و کەسێ لەو ناوچەیەدا نەما نوێنەری حکومەتی حکومڕانی ئەو سەردەمە بێ. پێویست بە وتن ناکە کەوا هەڵوێستی شەرفمەندانی هەموو خەڵکی بەرواری باڵا با موسڵمان و مەسیحیانەوە و لە پیا و لە ژن ناوچەی ئەم خێڵی وا لێکردبوو ڕۆژگارێ وا دەکەوتە پێشچاو کە وەک بارەگای گشتی سەرکردایەتی شۆڕش بێ. ڕۆڵەکانی ئەم خێڵە هیچ جۆرە درێخیەکیان نە بە پارە و نە بە گیانی خۆیان نەدەکرد بۆ شۆڕش و بە جۆرێک خامە ناتوانێ باسی ئەو کارانە بنووسێتەوە کە ئەوانە کردیانن. نێرینە جەحێڵەکانیان هەر هەموو زوو چوونە ناو ڕیزەکانی پێشمەرگەوە بێگوێدانە ئەوەی کاچەکی خۆیان یان بەدەستەوە بووبێ یان نە. ئافرەتانیشیان باشەوان خۆیان دەکرد بە قوربانی بۆ خزمەتکردنی پێشمەرگە و نان بۆکردنیان و ئامادەکردنی هەر جۆرە خواردەمەنیەک دەستیان پێ بگەشتە بۆ ئەوەی لەگەڵ سەرهەڵدانی گزنگی بەیاندا یەکە منداڵەکەنیان بگرن بە کۆڵیانەوە و ڕووبکەنە دۆڵ و نەواڵی ناو چیاکان بۆ ئەوەی لە پەنا تاوێرێک یا لە سای درەختێکدا پەنا بگرن تا خۆیان لە بۆمبارانی باڵەفڕەکانی حکومەت بپارێزن کە ڕۆژ نەبوو لە هەموو لایەکی ناوچەکەدا نێنە سەریان و هیچ گوێیان بە باران و ڕەهێڵە و زوقم و سەرما نەدەدا و وچانیان بۆ ناوچەکە نەهێشت بوو. لە دەی تشرینی دووەمی 1961دا و پاش خاوێنکردنەوەی ناوچەکە وەک پێشتری ژوتمان بارەگەی پێشمەرگە لە گشت لایەکانی ناوچەکەدا دانران. لێرەدا پێم ناکرێ بەسەر باسکردنی مەردایەتی ئافرەتێکی خەڵکی گوندی ئورمانادا تێ بپەڕم کە بارزانی خۆی بۆی گێڕاومەتەوە فەرمووی لە حوتی کانونی یەکەمی 1961دا باڵافڕ بە جۆرێکی زۆر دڕندانە گوندەکەی ئەو ئافرەتەیان بردومان کرد و سێ منداڵی بچووکیان کوشت. ئەو دڕندەیە ئاشکرایە کارێکی زۆری کردە دڵ و دەروونم کە پرزۆڵە بەم لاو ئەولادا پرژ و بڵاوبووەکانی لاشەی ئەو منداڵانم دی خۆم پێ نەگیرا و فرمێسک بە چاوەکانمدا لوزەی بەست. ئەو ڕۆژە لە ماڵی عەبدوڵڵا عومەر حەمەڕەش بووین. دایکی عەبدوڵڵا کە ناوی مریەم بوو لێم نزیک بۆ پێی گوتم ئەزگوری دەزانم بەهۆی شەهیدبوونی ئەو بچووکانەوە زۆر ناڕەحەت بووی. تکام لێت ئەوەیە خەم و پەژارت داد نەگرێ. شۆڕش و سربەخۆیی نرخی خۆیانیان هەیە کە پێویستە بدرێ. ئێمەش ئامادەین بەری ساڵێکی منداڵدان و کزەی جەرگمان بکەین بە قوربانی بۆ لادانی ستەمی قاسم و هەموومان بە قوربانی کوردستان دەبین. شەرمە بۆ مرۆڤی کورد ببێ بە جاش و چڵکە و خۆر لە دەورت گەڕێم لەسەر ناوی خوا بڕۆ بۆ پێشەوە لە پێناوی کوردستاندا و گوێت لە سەرنجام و چارەنووسی ئێمە نەبێ. بارزانی گەلێ جاران ئەم قسانی ئەم ئافرەتەی دەگێڕایەوە و باسی ئەو کاریگەریە قوڵی دەکرد کە ئەو قسانەی ئەو ئافرەتە لە دڵی ئەویان کردبوو تا چی ڕادەیەک نیاز و باوەڕیان بە پەیامی خۆی لە دڵیدا بڵاو کردبەوە. بە ئافرەتانی کوردستانیدا هەڵدەدا و قسەکانی ئەو ئافرەتەی دەکرد بە بەڵگە. مارگرێت جۆرجی کیژە ئاشوریشتێکی هەڵگرت و هاتە ڕیزی شۆڕشەوە و بوو بە پێشڕێوی چاولێکەری بۆ کیژانی کوردستان. لێرەدا ئەوە شایانی وتنە کە عەبدوڵڕەحمان بناڤی چێ خزمەتێکی بارزانی دەکرد و بە درێژایی شۆڕش چێ چاودێریەکی تایبەتی ئەوی دەکرد کە هەرگیز لە یاد ناچێتەوە. ئەو بەرپرسی دابینکردنی خۆراکی بارزانی و دڵنیایی لە ساخ و سەلامەتی ئەوی لە ئەستۆی خۆی گرتبوو. هەڵوێستی خێڵەکانی تر. پاش دەستگرتنی شۆڕش بەسەر ناوچەی خێڵەکانی تری دەور و پشت وەک خێڵی گلی و سندی و دۆسکی ژیری و بەرواری ژێری نۆبەی خستنە ژێر فەرمان و گوێڕایەڵی ئەو ناوچانەش هات کە بە پێی بەرنامەیەکی ئامادەکرا و بە یارمەتی دڵسۆزان و ئەندامانی پارتی جێبەجێکرا. لە دوای تشرینی دووەمدا هێزەکانی گلی و سندی دەستیاندایە خاوێنکردنەوەی ناوچەکانی خۆیان بە دەستی خۆیان و پێشوازیان لە بارزانی و هێزەکانی کرد. سەرجەمی چەکدارەکانی ئەم دوو خێڵە هاتنە ڕیزی هێزەکانی پێشمەرگەوە و ژمارەشیان زۆر بوو. ناوچەی ئەم دوو خێڵە پانتاییەکی بەرین و باربڵاوی لە سەرەتای سنووری بارزان و سنووری نێودەوڵەتی لە باکوورەوە بەرەوە خوار
تا خێڵەکانی ڕێکانی و نێروایی و بەرواری ژێری و دۆسکی ژۆری و گلی و سندی دەگرتەوە. ئەم ناوچەیە کەوتە ژێردەسەڵاتی تەواوی هێزە شۆڕژگێڕەکانەوە. لێرەدا زەحمەتە ناوی حاجی سادق بڕۆی سەرۆکی خێڵی گلی لێیات بکەین. هەرچی خەسڵەتی مەردایەتی و پیاوەتی و ڕازگۆیی و دەستپاکی و گفت نەشکاندن هەیە هەمووی لەم مرۆڤەدا هاتبۆتی. لایەنگیری تەواوی خۆی بۆ بارزانی تەرخان کرد و خۆی و دارایی خۆی هەمووی خستە کار بۆ خزمەتی پرسی کورد. بە هەموو سنگ فراوان یەکیەوە ئامادەی خۆی بۆ پێشوازی لە بارزانی و هێزەکانی پیشاندا. حاجی سادق لە ڕێزگرتن و خزمەتگوزاری و گوێ ڕایاڵی هەموو ڕۆڵەکانی خێڵەکەی بەهرەمەند بوو. ئەم گفتەشی کە بە بارزانی دابوو بەجێی هێنا و مەزعودی کوڕی لە یەکێ لە شەڕەکانی ساڵی 1962دا شەهید کرا. ژمارەیەک لە سەرۆکتیرەکانی خێڵی سندی هات نەپاڵ هێزەکانی پێشمەرگە و بەشداریەکی مەردانەیان لە جەنگەکانی تردا کرد. لە قوربانیدان و قارەمانیەتیدا نمونە و چاولێکراو بوون. ئەمانە خزمەتی زۆری هەرگیز لە یاد نەچوویان پێشکێش بە شۆڕش کرد. پاش خاوێنکردنەوەی ناوچەی سندی و پێکەوەنانی چەندین بارەگای پارتی و سەرکردایەتەکانی پێشمەرگە لەو ناوچەیەدا بارزانی بە بەشەی لە هێزەکانیەوە ڕوویکردە ناوچەی دۆسکی ژێری و خاوێنکردنەوەی ئەو ناوچەی تەواو کرد و بە هاوکاری نێوان حیزبیەکان و ڕۆڵە دڵسۆزەکانی خێڵەکە دەسەڵاتی تەواوی خۆی بەسەر ناوچەکەدا بڵاو کردەوە. بارزانی هێزەکانی لەو ناوچەیەش هەمان پێشوازی و بەخێراتنی گەرمی لێکرا کە لە ناوچەکانی ترژلەی کرا. لێرەدا بە پێویستی سەرشانی خۆمی دەسانم هێما بۆ ئەو هەڵوێستە شەرفمەندانەیە بکەم کە هەندێک لە سەرۆکەکانی ئەم خێڵە و بە تایبەتی کادرەکانی پارتی پیشانیاندا. لە ڕووی ڕێخستنی کارگێڕی و سەرکردایەتیشەوە ناوچەکە هەمان بایەخی پێشووی ناوچەکانی تری بەخۆ بینی. لە ماوەی هەفتەی یەکەمی مانگی کانونی یەکەمیشدا تواندرا ئەو ناوچەیە خاوێن بکرێتەوە و بە تەواوی بکەوێتە ژێردەسەڵات. شەڕی زاویتە کە کانونی یەکەمی 1961 هات، شۆڕش قۆناغێکی دووری لە مەیدانی پتەوکردنی شوێنەکانی خۆی دابڕی بوو بە تەواوی دەستی بەسەریان داگرتەبوو. بە پێچەوانی ئەوەوە کە عەبدولکەریم قاسم لە کۆنگرا ڕۆژنامەنووسیەکەیدا لافی لێدا بوو گوایە سەری شۆڕشی پان کردوتەوە. دانگوباسی سەرکەوتنەکانی شۆڕش لە هەموو لایەکی وڵات و بە تایبەتی لە کوردستاندا بڵاو ببووە. خەڵک و کۆڕ و کۆمەڵە سیاسیەکان دەنگوباسی با و دەما و دەم گەیشتویان بە هەموو لایەکدا بڵاو دەکردەوە و هەموو ئەو دەنگ و باسانە هاشە و هوشەکانی حکومەتیان بە درۆ دەخستەوە. دەسەڵاتی حکومڕان کەوت بۆ سەرسامیەوە و سەری لێشێوا بوو نەی دەزانێت چی دەکا و کەسێکی لێ هاتبوو هەر هەنگاوێکی هەڵدەهێنایەوە تا ئەژنۆی دەچەقیە قوڕ و لیتەوە. لە جاران زیاتر پشتی بەجاشە چڵکە و خۆرەکان دەبەست و دڵی بۆ لای خۆی ڕادەکێشان و بە پارە و پایە هەڵی دەخڕاندن. پشت بەستنی حکومەت بە چڵکە و خۆر ڕاگرتن لە پلەی یەکەمدا لەوەوە هاتبوو کە سوپای نیزامی شارەزای سروشتی خاکی کوردستان و ڕێگە و پیادە ڕێچیە سەختەکان نەبوو. سەرڕایەوەش کاورەی سوپای نیزامی تەواو تەپی بوو، هیچی لە شەڕی پارتیزانی نەدەزانی. لەباری جاشە چڵکە و خۆرەکان و بایەخیشانەوە لە بواری شەڕدا هەمووان دەیانزانی ئەمانە خاوەنی هیچ پرسێک نین و لە پارە وەرگرتن بەولاوە هیچی تریان نییە. لەبەرەوە وەک ڕووداوەکانیش پیشانیان دەدا ناتوانین بڵین ئەمانە ئەو قارەمانەتی و لە خۆبوردنیان هەیە کە کوردی لە جیهاندا پێناسراوە. لە شەڕی زاویتەدا کە ئێستا باسێکی دەکەین بەرەو ڕووبە ڕووبوونەوە تەنیا لەگەڵ یەکەکانی پۆلیس و سوپادا بوو جاشتیایدا بەشدار نەبوون. لە دەی کانونی یەکەمدا ناحیەی سەرسەنگ لە چنگی هێزەکانی حکومەت ئازاد کرا و پێشمەرگا دەستیان بەسەر دۆڵی زاویتەدا گرت کە دەڕوانێ بەسەر دهۆکدا کە ئەوە ڕوویدا حکومەتی هێزەکانی خۆی بە مەبەستی هێرشێکی بەربڵاو بۆ کردنەوەی ڕێگەی سەرسەنگ و گرتنەوەی خڕ کردەوە. لە 12 کانونی یەکەمی 1961دا دوو فەوجی سەر بە لیوای یەکەمی پۆلیس و فەوجی سێمی لیوای 11 سوپا بە سەرکردایەتی عەقید بەشیر ئیبراهیم بەرەو پێش ملیاندا. تا هێزەوە ڕێکەوتوەکە گەیشتە ناوەڕاستی دۆڵەکە پێشمەرگە خۆیان گرت و هیچ تەقەیەکیان لێوە نەهات. لەو کاتەدا کە ئەوان گەیشت نەجێ پێشمەرگا لەم بەر و لەو بەری ڕێگەوە دەستیان کرد بە تەقە. ڕێکردنی سوپاکە بەو شێوەیە بوو کۆمەڵێک بە تەنیا بۆ خۆیان کەوتبوونە ڕێ. ناپەرژینێکیان بۆ خۆیان دانابوو نەپارێزگاریەک کە بەپێی داونەریتی سوپایی لە ئاگری بەرامبەریان بپارێزێ. هیچ بە خەیاڵیاندا نەهاتبوو کەوا گەلی زاویتە کەوتۆدە دەستی شۆڕژگێڕان. شەڕەکە شەڕێ نەبوو
بە واتای ناسراوی سەربازی بگرە قەسابخانەیەک بوو. ئەم سێ فەوجە هەموو کەوتنە ناو بۆسەیەکی پتەوە و کەمێکیان نەبێ کەسیان لێ دەرباس نەبوو. وا لە بنەوەش ئەنجامی ئەو شەڕە پیشان دەدەین. 600 کوژرا و بەشی زۆری کوژراوەکان لە پیاوانی سوپا بوون. 500 بەجیل گیرا و بەشی زۆری دیلەکان لە پیاوانی پۆلیس بوون. 76 ئۆتۆمبیل کە هەموو سووتێنران. 1500 پارچە چەک کە لە مەیدانی شەڕدا کۆکرانەوە و هەموو تفەنگی سیمینۆڤ و کلاشینکۆف و تفەنگی ئینگلیزی لە جۆری لی ئێنفیڵد 303 بوون. ئەندازەیەکی گەلێ زۆریش فیشەک و تەقەمەنی گیرە. لە شۆڕشگێڕانیش 6 پێشمەرگە شەهید کران و 19 کەسیش بریندار کران. شۆڕشی کورد بەم شەڕە گواستیەوە بۆ قۆناغێکی نوێ و ڕیشەی خۆی قوڵ داکوتا و هەموو ئەو دڵاکوتەیدا بەدەمباوە کە لە باری چارەنووسی شۆڕشەوە تووشی هەندێک کەس دەبوو. ئیتر لەوە مەپرسە کە ئەم ڕووداوە چێکارێکی کردا دڵی ئەفسەرانی سوپای عێراق. من 50 تەنیا بۆ دامپێدانانی یەکێک درێژ دەکەم، ئەویش موقەدەم سەعید حەمۆیە کە یەکێک بوو لە فەرماندەرانی فەوجەکانی هێزی 11. ئەم ئەفسەرە لە لاپەڕە 20 کتێبەکەیدا وەسپێکی ئەو شەڕی کردووە و تێیدا دانی بەشکانی لەشکرەکەی حکوومەت داناوە. لاموا بێ زیادەڕۆی ناکەم ئەگەر بڵێم شەڕی زاویتە یەکێ بوو لە شەڕە گوێکەرەوەکان لە مێژووی شۆڕشی ئەیلودا کە بۆ یەکەم جار سوپای حکوومەت زیانی و قورسی لە گیان و چەک و جبەخانەدا لێ بکەوێ. بربەرەکانی تەنیا لەو شوێنانەدا خۆی دەگرت کە بارزانی لێبوو. کۆبنەوەی کۆمیتەی ناوەندیش لە ئەوداڵان لە پاش ئەو سەرکەوتنانەوە بوو، لەوێشەوە جوڵە لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستاندا دەستی پێکرد. یەکێ لە شوێنەوەرەکانی ئەم شەڕە ئەوە بوو کە گیانی هەنگاو هەڵێنانەوە و نیاز و متمانە بەخۆکردنی بڵاو کردەوە و وەرەی ئەندامانی پارتی دیموکراتی کوردستانی لە هەمولایەکی وڵاتدا بەرز کردەوە و ئیتر ڕێکخراوەکانی پارتی کەوتنەوە چالاکی نواندن بێ ئەوەی لە ڕاودونانی کار بەدەستان بترسن. واک بڵێن ئێمە ئەوەتین کار دەکەین و تێدەکۆشین. پاش ئەم شەڕە کۆمیتەی ناوەندی پارتی لە گوندی ئەوداڵان کۆبەوە و بڕیاری ڕێخستنی ریزەکانی پارتی دەرکرد و بنەما و بنکەکانی ڕێخستنی پێشمەرگەی دانا و هەروەها دروشمی دیموکراسی بۆ عێراق و ئۆتۆنۆمی بۆ کوردستانی کرد بە دروشمی ناوەندی خۆی. ئەم دروشمە ڕنگدانەوەی وێڵ و کەماڵ و ئاسۆبەرینی سەرکردایەتی شۆڕشی ئەیلولە و وێنەیەکی زیندوی خەباتی پێکڕێی عارەب و کورد لە عێراقدا پێشکەش دەکە و ئەوە دەردەبڕێ کە چۆن چارەسەری پرسی کورد پەیوەندە بە پرسی دیموکراسیەوە لە عێراقدا. پاش ئەم تێکشکانانەی سوپا حکوومەت بە پلەی سەرەکی کەوتە پشتبەستن بە هێزی ئاسمانی و ئیتر ڕۆژ نەبوو کۆمەڵێ گوند بۆمباران نەکرێن. پاش ئەم شەڕە ئەندامانی مەکتەبی سیاسی بە نیازی کۆکردنەوەی تیپەکانی شۆڕژگێڕان بەسەر ناوچە جیاجیەکاندا دابەش بوون. جەلال تاڵەبانی بە یارمەتێکی بە نرخی شێخ عەزیز شێخی یوسف چوو بۆ ناوچەی چەمی ڕێزان و لەوێ لەلایەن شێخی نیشتیمانپەروەری بەغیرەت شێخ فەتاحی ئەوداڵان و تاخمەکەیەوە پێشگیریەکی بەهێزی لێکرا. چالاکی جەلال تاڵەبانی لە چەمی ڕێزان ناوچەی سلێمانیشی دەگرتەوە. ئەوەندەی پێ نەچوو ژمارەیەکی گاڵتە پێنەکراوی لە کادرانی پارتی و پێشمەرگە و ڕۆڵە دڵسۆزەکانی خێڵەکانی لە دەور خڕبوونەوە کە بەهۆیانەوە توانی دەست بەکردەوەی سەربازی وابکە کە پۆلیسخانە و بارەگاکانی حکوومەتیان تێدا بکە بە نیشانە بۆ تێسرەواندن. هەروەها بارەگایەکی نیوچە جێگرتوشی بۆ مەکتەبی سیاسی لە ناوچەی ماوەتدا پێکەوەنە. لەلایەکی تریشەوە عومەر موستەفا لەگەڵ ژمارەیەک لە کادرانی پارتی بە پشگیری و یارمەتی هەندێ لەو ئاغایانەی خێڵەکان کە خۆیان ڕاگرت بوو خۆیان نەدابوو بەدەستەوە وەک عەباس ئاغا و ئەنوەر بەگ و شێخ حوسێن بۆسکێنی و شێخ خدری سەیداوا و کەسانی تر لە ناوچەی پەژدەر و بتوێن دەستی دایە چالاکی نواندن.